باشە سڵاو و خۆشەویستی بۆ هەموو لایەک عزیزانی من حرمەتێکی زۆرم بۆ هەمووتان هەیە هیوادارم کە بەخێر بێن سەرچاوی ئارام ئەحمەد ببورن بەڕێزان هەروە چەند دەقیقەیەک وەسین تا هەموو بەڕێزان کۆ بنەوە و پاشان نەچینە ناو قسە باسەکانەوە هەمووتان بەخێر بێن سەرچاوی من هاتن خۆشەویستانی من بەخێر بێن سەرچاو داین هەموو شتێ باشە قوربانی ئێوە یاخوا بەخێر بێن سەر چاو بەخێر بێن ئازیز و خۆشەویستن هەموو لایەکتان قوربانی ئێوە چگەل لە یەکێتیەکان و پارتیەکان ئەویش دزەکانیان ها گینا یەکێتی هەیە کوڕی باشە پارتی هەیە باشە هەیە گۆڕانە بۆ نمونە خوا عەقڵی لێ تێگاون یەکێتی و پارتی و گۆڕان بەڵام کوڕی چاکن و یان کچی چاکن بەڵام بەرحاڵ ئەوانەی کە دز و درۆزن و ساختە چی و لە لەبانی ماساوچینەوە سندان لێیان بدا یەکێتیە پارتیە گۆڕانە کافرە ئیسلامە جوولەکەی هەچێکی ئەرەوەڵە عزیزان وردە وردە ئەچینە ناو قسە و باسەکانم شاو هیوادارم کە زۆر کاتان نەگرم سەرەتا لەم ڕۆژانەیە من شتێکم بڵاو کردەوە کە ئەنجومەنەکەی یەکێتی پاڤڵ بڕیاریاوە کە هەڵوەشێتەوە و مەلا بەختیار ڕوونکردنەوەیشی یاوە دوو قسە لەسەر ئەو مۆزوع ئاکەم بەڵێ من لێرە بە مەلا بەختیار دەڵێم ئەوە ڕاستە بڕیارێکی وا هەیە تەرحێکی وایان هەیە ئەیانەیە ئەو کارە بکەن ئەیانەیە ئێوە بخەنە ئەولاوە بە تەواتی هەرخۆ هەر کاریگەریتان نەماوە لە ڕاستیە بەڵام ئەیانەیە بە تەواتی بێ کاریگەریتان کەن ئیتر کەی دەچی بۆ من ئەویان نازانم حتا چوونی شاناز بۆ لای حاکم قادر بە چەپشێ گوڵەوە بۆ ئەوەیە کە ئیتر شتەکەنیان لا ئاساییکەن و وردەوەدا هەنگاو بنێن و ئەلەم بابەتانە بۆی ئەو کارە نەبکەن چونکە ئێستا ئەم یەکێتیە ئەبێ یەکێتیەک بێ کە مڵکی کچەکانی برای مەحمەد و پاڤڵ و قوبات بێ و ئەبێ سامانی ئەم حیزبە کە هەمووی سامانی ئەو میلەتێ و دزراوە تەنها بۆ گیرفانی ئەوان بێ ئەمە ڕاستیە ئەویش ئەگەرێتەوە سەر لاوازبوونی خۆتان لە حقیقەتە چونکە عزیزان من حەزەکەم یەک شتێ بە هەموو لایەتان بڵێ من ئێستاش کە بیر لە کۆمەڵی مەواضع دەکەمەوە من مەلا بەختیارم لە هەموو ئەمانەی ئێستا پێی پیاوترە و بەڕاستی پێشم شەریفترە خۆشان ئەزانن کە لە سەردەمێکا کە لە پاڵتاکە بن هەتاوەکو ئێستا من وەکو ئارام ئەحمەد چیم کردووە مەلا بەختیار ئەوەی ناشێ بە مەلا بەختیارم کردەوە ئەوەی ناوتێ پێم وتووە ناوێنێن تەشیر ناوی ئەنێن بێڕێزی ناوی هەچێکی ئەلەن بەڕاستی من کردومە بەڵام مەلا بەختیار لە هەموو ئەمانەی کە ئێستا هەیە بەڕاستی شەریفترە لانی کەم سێری کە عزیزان و خۆشەویستان من هەمیشە ئەمەوێن ڕاستی بڵێم بەرامبەر بە نەیارەکەیشم ئەو هەمووی کە ئێمە بە مەلا بەختیارمان کرد بۆ یەک کەڕەت نەچوو دادگامان لێ بگرێ و شکاتمان لێ بکات و فڵان فڵانەوانە خۆ نەبێ حساب بۆ دەرگاکە بەڵام هەر نەچوو یا وەکو بنەماڵەی بازانی 100,000 200,000 ئێرەی نەخستە کار بۆی لە هۆڵەندا ئارام ئەحمەد ترۆرکەن یا وەکو پاڤڵ و وەهاب نەچوون سێ نەفەر بەکرێ بگرن بیهێنن بۆ بینێرن بۆ هۆڵەندا و بۆ داناخ بۆی ئارام ئەحمەد بەنە بەرچەقۆ پاشانیش قەڵەمیشی بەدەستەوەیە لە حقیقەتە یعنی قەڵەمی پێیە قەڵەم ئەوە زۆر زۆر باشە یعنی ئینسان نەیارەکەیشی مەلا بەختیار بێ باشترە وەی لەوەی کەسێکی وەکو پاڤڵ و قوباد و وەهاب و ئەلەم بابەتانە بێ کە بەڕاستی گونی خوان و جێزە لە یەک ناکەنەوە یعنی فەرقی هەمووتان بەخێرە سەرچاو بۆیە پێویستە ئەو کۆنانە هەوڵ بن یا ئەوانەی کە پێشووتر سەرانیەشێتی بوون تۆزی خۆیان کۆکردنەوە بەڕاستی عیبە بۆ ئێوە دانیشتوون بوون بە پاڤڵ و قوباد ئەوە کا بەرامبەر بە ئێوە هیوادارم کە لە قسەکەم حاڵی بوون و پەیامەکەشم گەیشتی بێ خۆشەویستانی من لێرەوە وردە وردە ئەچمە ناو ئەو قسە و باسانەی کە ئەمەوێ ئەم شەو لە خزمەتی ئێوەدا بیکەم سەرەتا چوونی پاڤڵ بۆ ڕۆژئاوا هەمووتان ئەو ڕاستی ئەزانن کە لە دوای کودەتاکەی ساڵپارەوە ڕەفتار و کردەوە تیرۆریسیانەکەی دەستگای بەناودژە تیرۆر لە یەک ساڵی ڕابردووە کارەساتی وان ئەنجام داوە لە کوشتن لە گرتن لە فڕاندن لە تەعداکردن بە تایبەتی دژی ئەوانەی کە زیاتر مایلی ئەمریکا بوون نەک ئێران با بڵێن مایلی ئەوان بوون
بۆیە لەسەر داوای ئێران هەوڵیان داوە هەموو ئەوانەی کە مایلی سیاسەتی ئەمریکان ئەوانە لە منتیقەی سێمانی ئەوانە دوورخەنەوە و لە یەکێتی دوورخەنەوە بە تایبەتی لەناو ئەو دەستگا ئەمنیانەی کە لە سلێمانیان لەژێر دەستی یەکێتیان وە قێزەونترین و چەپەڵترینیان دەستگای دژە ترۆر و ئەمانە بوو کە هاوکاتجافیان لە هەولێرە تیرۆر کرد. پاشان وەدەرنانی ئەژی ئەمین کە ئەوان پێیان وابوو مەلەفی ئەمریشیەکان لەو دەڤەرە لە ژێردەسی ئەوەیە. ئەمەش گەیشتە ئاستێک ئەمریکیەکان نەک تەنها بودجێ ئەو هێزە ببڕن بەڵکو ئەگەری ئەوە هەیە کە ئەو هێزە بخەنە ناو لیستی ڕەشەوە ئەگەر بێت و کۆمەڵێک ئیجراهات هەیە نەکرێ یا کۆمەڵێک ڕیفۆرم هەیە نەکرێ بە تایبەتی ئەو ترۆریستانەی کە چەند کەسێکن بدێن بە دادگا و بە تاوانەکانی خۆیان بگەن و تۆڵەی ئەو کوشتانیان لێ بکرێتەوە. بۆیە بەهۆی نزیشی مەزلوم کۆبانیە لە ناوەندە سەربازی سیاسیەکانی ئەمریکا پاڤڵ سەردانی ڕۆژئاوای کوردستان ئەکا وەهابیشی لەگەڵ خۆیان بردووە تاوەکو لەوێ چاوی بکێ بنەنەری هاوپەیمانان بۆ شەڕی تیرۆر بۆ ئەوەی کە پاکانەی خۆیان بکەن و خۆیان ڕزگار بکەن لەو گێژاوە کە بە نەزەری من دەرچوونی هەروە ئاسان نییە. چونکە ئێستا زۆربەی زۆری کۆنسڵخانەکان و هێزەکانی ناوچەکە گروپی دژە تیرۆر و ئەوانە وەکو گروپێکی تیرۆریستی سەیرەکەن کە لە ناو هەولێرە تیرۆری کردووە و ملاتکانی کوردەییان کوشتووە و مەسەلەی ئاکامیشی هاتۆتە سەر بەبێ ئەوەی کە تا ئێستا لێکۆڵینێکی ئەوتۆل و بارەوە کرابێ. لەمەش بەدەر لە کاتی خۆیە حتا سەردەمێک کە لاهوری شێخجەنگی هات و چۆی ڕۆژئاوای کوردستانیە کرد گروپێکی دژە تیرۆریان لە ڕۆژئاوا داناوە. ئەم گروپە لە ماوەی ئەم چەند مانگی ڕابردووە کۆمەڵێک دزیان کردووە لە ئەمریکیەکان و لەو ناوچەیە چکۆمانە هەر بە دزی و جەردەی فێرن بەڕاستی. بۆیە ئەمریکیەکان بەمەشیان زانیوە ڕێک بە پەڕۆیەکی پیسکلکی ئەم گروپیان گرتووە کە دژە تیرۆرن و لە ڕۆژئاوای کوردستان لەوێ نادنیان تۆ بۆ سلێمانی لەبەرەوەی کە ئەمانە لەوێ خەریکی دزی و گەنەخۆری و ئالەم بابەتانە بوون. پاشانیش کاتێک کە کەسێکی وەکو هەڤاڵ مەزلوم لەم کاتەیە وەڵامی پاڤڵ ئەداتەوە هەلومەرجەکە ئەزانین چۆنە تورکیا هێرشەکە هەلومەرجێکی ناسک هەیە ئەوە ئەمانە بۆ خۆی بەشێکێتی. پاشان بێشەرمی پاڤڵی جەلاتاڵەبانی تا ئەو دەرەجەیە عەزیزان کە تۆ لانی کەم لە ماوەی 1 ساڵی ڕابردووە هەتا 11 ئینسانت ترۆر کردووە شان بە شانی دەستگایمیت کە فەرهاد و ئەوان بوون لە کەلار و ئەوانە و ئەوانەی سلێمانی و دەستگای دژە ترۆر بە تایبەتی دوای ئەندامان و کاردانی پەکەکە کەوتووە و ترۆر کراون ژە دەسڵاتی ئێوەیە. تێناگەم تۆ چۆن لە ڕوویە بڕۆی بۆ ڕۆژئاوا و چۆن لە ڕوویەت بچی لەگەڵیانە دابنیش و تەوقییان لەگەڵکەی تۆ قسەیان لەگەڵاکەیت. ئەمە ئەوە ئەمانە هەمووی هەیە هەمووی کەڵەکەن بە چوونی پاڤڵ بۆ ڕۆژئاوای کوردستان هیچ لە نەزەری مەزلوم و پێدە و پەکەکە و ئەمانە ناگۆڕێ بەڵام ئەوان لە کاتی خۆیان وەڵام ئەدەنەوە بەو شتانە و هیچ پەلەیشیان نییە. لەمەش بەدەر پاڤڵ تووشی نەوعێک لە نەخۆشی بووە یعنی ئەوێ لاسایی لاهوری شێخجەنگی کاتەوە. لاهور لەو سەردەمانە کە ئەچوو شەڕی داعش هەبوو شەڕ بەمانای کەلیمە هەبوو بەڕاستی ئەو بۆ ڕسمگرتن نەچوو بۆ لای مەزلوم و بۆ کوبانێ و ئارەم بابەتانە سەردەمانی ئەوە ڕووی بۆ ئەوێ کە بەڕاستی خەتەرناک بوو ئەڕۆی لەگەڵ خۆیان لەگەڵ ئەمریکیەکانە بە چەندین فڕۆکە دەزی و دەرمانیانە بێر ئەچون چەک و چبەخانەیانە بێر ئەچون خواردەمەنیانە بێر هەموو ئەمانەیانە بێر یعنی ئەو کاتە زەروریەت بوو بەڕاستی. بۆیە لە کوبانەیە شەقامیان ناوناوە یا گەڕەکیان ناوناوە گەڕەکی لاهور باشنیە یان شارە لاهور یا شێکی ئالۆ بابەتانە لەو سەردەمانە جیاواز بوو. بەڵام ئێستا پاڤڵ کە ساحەکە پانە کە هیچ لە ئارایانیە ئەڕوا تەنها بۆ ڕسمگرتن بەڕاستی باشە بۆ ڕسمگرتن بۆی چوار ڕسم بگرێ بڵاوی کاتەوە خۆی فشکاتەوە بڵێ وەڵامیژە گولاوی شێخجەنگی وان بەڵام سەردەمەکان جیاوازە ئێستا بۆ پیاسە چویت و بۆ ڕسمگرتن ڕۆشتویت و بۆ خۆ دەرخستن و وەکو کەڵەشێری شامی خۆ فشکردوێتەوە نەک سەردەمانێکە کوبانەی خەریکە تەختە بێ شەڕ هەیە فڵان هەیە ئەمە ئەوە هەیە ئەمە بەڕاستی چوونەکان جیاوازە. پاشان
پاڤڵ لە ماوەی ئەم کێشانەی کە لەگەڵ پارتیا دروستی کردووە تووشی کۆمەڵێک شکست بووە لە حقیقەتە. شکستەکان ئەمەندە سادەن هەموو ئینسانێکی سادە لە دۆڕاند و شکستەکانی پاڤڵ تێگا لەبارەی سیاسیەوە، لەبارەی ئەخلاقیەوە، لەبارەی کۆمەڵایەتیەوە، لە هەموو مەیدانەکانە بەڕاستی پاڤڵ تێکشکاوە. ئەخلاقی سیاسیە نیەتی، ئەخلاقی کۆمەڵایەتیە نیەتی، کەس ناناسێ بەڕاستی. باشە ئەخلاقی دینی هەیە نیەتی، ئەخلاقی سیاسیمان باسن کە هەر نیەتی، فکر و معریفە ئەمانە هیچی نازانێت. واتە لە دوای تیرۆرکردنی هاوکار جافەوە لەگەڵ پارتیا وەسعیان تێک چووە. هەمومان بینیمان ماوەیە چووە بەغا وتی من سلێمانی جیاکەمەوە، دوای وتی ئێمە بەشدارین لە حکومەت و ئەوە بۆ شکستی خوارد و سلێمانیشی جیانەکردەوە و فیشاڵی کرد. لە بەغا هەموو هەوڵێکی خۆیە ئەمی بینی ئەوی بینی باوەشی بەما کرد ئەملا ئەولا، بەڵام هیچی بۆ نەکرا، شکستی خوارد. ئێرانیەکانیش دەڕاستە هیچیان بۆ نەکرد. دوای هەڵبژاردننی پۆستی سەرۆک کۆمار کە لە تیفی بەنداودزی مێردی شاناز بوو بە سەرۆک کۆمار، ئەوە بوو هاتە سەرخەت و وتی ئێمە پارتیمان شکاند. شکاندنی پارتی واتە شکاندنی مەسعود بارزانی کەچی کە گەڕایەوە سلێمانی لە ڕووداوە وتی کاک مەسعود هێڵی سوورە. ئەندامی مەکتەبی سیاسیە، ئەندامی سەرکردایەتی محاسبە کردووە لەسەر ڕێخە لە کاک مەسعود گرتووە. یعنی ئاوا یاریەکانی هەمووی فاشل بووە. لە ناوێکێتیە هیچ کەسێ ئێستا پاڤڵی قبول نییە. شێخ جعفەرە ئێستا دژە بە بۆنەی کوشتنی ئاکامەوە. کوڕانی کۆسەد ئێستا دژن چونکە شاڵاوی کوڕی کۆسەر ڕەسوڵ داوای کردووە بیکەنە جێگری پاڤڵ. واتە جێگری ئەم سەرۆکە داسەپاوە یەکێتی کە پاڤڵە. پاڤڵ حساب بۆ کۆنگرە ناکە، بە ناشەرعی هەساوە کودەتای کردووە، هاوسەرۆکێکی لا بردووە وە فێڵی کردووە و توێتی دەرمان خوار کراوم درۆی کردووە. چۆن قبوڵیەکە ئێسا شاڵوا بێتە جێگری یا هەر کەسێ بێتە جێگری؟ ئەمە قبول ناکە بەڕاستی، وە کۆنگرێژ ناکە، ئاوا لێ خوڕێ هەتا یەکێتی دێن و کۆ بنەوە و ئەم سەلامە ئەخەن بەوجیوە و لای ئەبن لە سەرۆکاتێکێتی. چونکە پێویستە هەموو بەبە پاڤڵ و قوباد و شاناس تەنها و تەنها بۆ خەڵکی کوردستان خەتەر نین، بەڵکو بۆ مێژووی یەکێتی خەتەرن، بۆ کەسوکاری شەهیدان خەتەرن، بۆ سەرکردایەتی کۆن و تازە یەکێتی خەتەرن، بۆ ئەندامان و کادری یەکێتی خەتەرن، بۆ ئازادی و پێشێکاری ئازادی خەتەرن. کێشەکە ئەمەیە کە ئەبێ بەربەم کوڕە بگیرێ و ئەم هەوسات بچڕاویە لێتون کرێتەوە و نەتوانێت ئاوا ڕەفتارکەوە بیخەنە ئەولاوە. باشە ئێستا لە ڕۆژ ئاواش کە ڕۆیشتووە بۆ ڕەسەمگرتن و بۆ ئەو شتانەی کەوتم هیچ ناچنێتەوە بە تێکشکاویەتەوە چونکە ئەوان باشی ئەناسن. باشە هەڤاڵ مەزلوم بیری نەچۆتەوە چونکە ئێمە پەیوەندیمان پێوە کردو ئەم یەک دوو ڕۆژە بیری نەچۆتەوە کە چەند جارێ هات بۆ سلێمانی بۆ ئەوەی کێشەکەی لەگەڵ لاهورە حەلکە، بەڵام احترامی کەسی نەگرت و کرێتاکەی خۆی کرد بەشانی میت و پارتی. لەبەرەوە ئەوانش حسابی بۆ ناکەن بەڕاستی، ئەوانە بیر نەچۆتەوە. ئێستا عەزیزان ڕۆداو تیڤی بووە بەچی؟ بووە بە تەلەڤیزیۆنی پاڤڵ بەڕاستی. باشە چونکە نێشین لە ناو پارتیە ئەسیرەی بە ئاسمانەوە نەماوە، دەیەوێت لە ڕێگەی پاڤڵ و قوبادەوە فشار بخاتە سەر ئامۆزاکەی کە مەسوورە. من دڵنیام لە مەشا سەرکەوتوو نابێت، بەڵام ئەگەر سەرکەوتوش بێ دیسان مەسرور و نێچیر بۆ پاڤڵ و قوباد وەک یەکن و نێچیری ژنانی ڕۆژ ئەخوا سیاست دەکەم، ئەمانە بەکارەهێنەوەکو چەکێک بۆ چەکێکی فشار دژی مەسرور بازانیم، بەڵام پێم وانیە گرەوەکە بەرێتەوە و پاڤڵیش گەمژەیە ئەویش بەکارهێنێت. ئەمە لەسەر چوونەکەی عەزیزان جەماعەتی پاڤڵ و قوباد هەندێک شت هەیە عیبە. کاکە من نەهاتوم بە شوێن تۆیە، من لایف ئەەکەم، ئەمە ڕەئی منە، ئەمە ڕاستیەکانە، ئەمە قەناعەتی منە. پێت خۆشە گوێ بگرە، پێت خۆش نی گوێ مەگرە، بڕۆ بۆ جوێن ئەدەی. ئێوە 20 ساڵی ڕەبەقە جوێن بە ئارام ئەحمەدە دەن. ئێخۆ کاکە من بە جوێن پاشەکشە ناکەم بەڕاستی. من لە دەمێکە بە ئێوە متووە حتا سوکایەتیم پێ بکەن، حتا جوێن بدەن تونترە بم من بەڕاستی، حتا ئیهانە کرێم تونترە بم. من کاتی خۆی لە پاڵتاکە وتم من سروشتی پڵنگم هەیە، حتا ئازارم بدەن
بەڕاستی دڵترە بم لە بەرامبەرتانە لەبەرەوە گوێن و سوکایەتی و بێحرمەتی ئەوانە لای من نایخوا ئێوە چن هاوکات تیرۆرەکەن مرادکانی کوردەی تیرۆرەکەن هاوڕێی خۆتان تیرۆرەکەن کوورە کاکە ئەوەی کە ناشی ئێوە ئەیکەن لە ناویشێتیە باش نییە ئێستا من بە گوێنی ئێوە تووڕە بم نە بەڕاستی تووڕە نابم ئێستا ئەچمە سەر کۆمەڵی ڕاستیوتن لەسەر کەیسەکەی ئاکام عومەر خۆشەویستە ئەچمە ئەوەش شەو باسەکە خۆشەویستانی ئارام ئەحمەد ئێمە ڕۆژگارێکی زۆر خراپ کەوتوین لە ڕاستیە چونکە یەکێتی و پارتی وەکو دوو بەچکە مخابرات لە ناوچەکەیە لەسەر تیئۆری پیلانگێڕی و پڕوپاگەندە و هەواڵی ساختە دەلەوەڕێن لەسەر ئەمانە کارەکە بەدبەختیەکەش ئەوەیە زۆرێک لە خەڵک بەبێ بیرکردنەوە باوەڕ بەم جۆرە لە پیلانگێڕی لە ساختەکاری لە هەواڵی درۆ ئەکەن و بەڕاستی پێیان ئەگەوجێنرێن ئەمە بۆ خۆی کارە ساتە ئەمەی ئێستا یەکێتی و پارتی ئەیکا مێژوەکەی کۆنە بەڵام بە ئاسانی خەڵک بڕوای بەم دەسەڵاتدارانە نەکردووە بەڵام ئێستا لە باشوور ئەم پیلانگێڕیە جێگەی باوەڕی دوو جۆر لە کەسە لە باشووری کوردستانە یەکەم ئەوانەی کە خۆیان فرۆشتووە و نانی ڕۆژ ئەخۆن و لە چۆ بایبێ شەنەکەن باشە ئەڵێن ماس ڕەشە ئەڵێن ڕەشە پارە وەرەگێت و تەواو دووهەم لەگەڵ لەشکری گەمژە و ناحاڵیەکان ئەمانە بڕوا بەم هەموو دوو دەلەسەکەن کە ڕۆژگارە دەرخواردی خەڵک ئەدرێ عەزیزانی ئارام ئەحمەد ئینسانی هوشیار لەم سەردەما دەبێت مێشکی خۆی بخاتە کار نابێت بە هیچ جۆرێ بڕوا بە پڕوپاگەندەی میدیاکان بکە لە ئاسی دنیاە و لە ناوچەکەیشە و لە باشووری کوردستانە ئەبێ بە مێشک بیرکەیتەوە لە ڕاستیە ئەمە زۆر ناخۆشە مەسەلەن نمونەیەکتان بۆ بێنمەوە عەزیزان پەیجەکەی شانازی ئیبراهیم ئەحمەد بۆ ئەوەی کە خەڵک سوکایەتی بە من کە چوو بوون وتبوویان نووسیبیان ئارام ئەحمەد ئەڵێ دکتۆر عەبدولواحید نازانم پێڵاو و ئەلەم بابەتانە من قسەی وان نەکردووە ئەو ئینسانێکی بێئەدەب نیم بەڕاستی وا بۆ کابرا بچۆ کابرا هەر لە من گەورەترە باشە ئینسانێکە من بێڕێزی وای پێ ناکەم بەڵام ئەو ئیسلامیانە 2000 جویان بە ئارام ئەحمەد داوە ئەو بۆ وایوتە کاکە تۆ بیرکەیتەوە ئایا ئارام ئەحمەد قسەی کردووە ئەگەر کردبووی قەیناکە جوێنەکانە بدە بەڵام کاتێ پەیجەکەی شاناز بۆ ئەوەی یان کۆباسی پاڤڵ باشە بۆ ئەوەی تۆ سوکاتی بە من کە یەک قسە ئەکا بەنای منەوە تۆ یەکسەر نابێت جوێن بدەیت ئەبێ پەیوەندی بە خۆمەوە بکەیت ئەبێت داوا لە ئارام ئەحمەد بڵێ ئایا ئەو قسەی ڕاستە ئەبێ بزانین ئایا لە پەیجەکەیە بڵاو کراوەتەوە ئایا لە دەنگا هەیە نابێت لە خۆتانەوە بڕوا بکەن و بکەونە سوکایەتی باش ئەزیزان کاتێک کۆرۆنا هات ملیار بەشەر وەکو گەمژە ڕیزیان بەستە بوو هەمووی سێسێ و دوودوو ڤاکسینیان لە خۆیان ئەدا باشە ئەو کاتە من بە ئێوەم وتم وەکو مناڵی چۆن بە زۆر بردیمیان بۆ خەتەنەکردن مەگەر بە زۆر پێش بم بە دەزی لە خۆم بەمێنی کۆرۆنا ئەینا لە خۆمی نایە جاتۆ هەتا ئێوارە بڵێ ئارام ئەحمەد کۆنەپەرستە ئارام ئەحمەد نایزانێ بەڵام من قەناعەتم پێی نییە نە بە کۆرۆناکەی نە بە دەرزیەکەی نە بە هیچ شتێکی لە خۆشمی نایە بەڕاستی مەگەر بە زۆر هەر نیشم کرد وتیان سەفەر ناکردم سەفەر ناکەم وتیان ئاخر لە ئیش دەدەگەوتم دەدەنی کە نایکەم خۆ بە زۆر نییە مەگەر بە زۆر بم بێوتێ وە کوشتن وایە و کێشەم نییە باش ئەمریکیەکان وسامە بن لادن ئەکوژن باشە لە پاکستان لە دوایی یایەن ئەیکەن بە ئیدعایە ئەڵێنەوە مخابراتی CIA بوو خۆزەین کە درۆکە واتە ئەیشی کوژێ لە دواییشە ئەوەیە کەسایەتیشی ورد و خاشکات پارتی و پاراستنی بنەماڵەی بارزانی شێخزانەیان کوژنە هەولێر لەگەڵیشیان بەدناویشیان کرد کە دوو جار حەمایلەخانی بردبوو بۆ حەج جێگە متمانەی بنەماڵی بارزانی بوو باشە کەچی بە جۆرێک ئیعدامیان کرد و بە جۆرێک بەدناویان کرد لە تیڤەکەیانەوە بۆی هیچ کەسێکیش باسی نەکات تەنها من ئارام ئەحمەد بووم لەو سەردەمانە وتم ئەوە درۆیە ئەوە سینەرۆی پاراستنە شێخزانە ئاوا خراپ نەبووە هەمووی درۆیە پاراستن چی تاوانی کردبوو هەمووی سەپان بەسەر شێخزانایە کوشتی و بەدناویشی کرد بۆی کەس باسی نەکات باشە واتە خەڵک ئەحمەق کرا بە مەسەلەی شێخزانە بەڵام ئارام ئەحمەد ئەحمەق نەکرا بەڕاستی باشە پەلامانی سەدامیانە وتیان سەدام حوسێن کیمیاوی هەیە ئەمەی کردو ئەوەی کردو ئێسەش گومانم هەیە ئەو کیمیایی هەڵەبجە ئەمریکیەکان نەبن بەڕاستی گومانم هەیە ئێستا باباش بزانن چونکە معقول نییە یەک قەتریان نەدۆزیەوە هیچیان نەدۆزیەوە باشە لە دواییە سەرۆکی ئەمریکا ئەڵێ هەواڵەکان بە هەڵە بۆ ئێمە هاتبوو واتە هەمویان درویان کرد ئەوەشیان نەبوو بەڕاستی
بۆیە ئەم نەوعە لە شەڕی تایبەت و لە کاری مخابراتی هەر هەمووی یاری مخابراتیە بەڕاستی ئێوە نابێ باوەڕکەن باشە لە سەرەتای شەڕ رووسیا تا ئۆکراینە باشە ئەم ئەمریکا ئەوروپا خەریکی درۆکردنە من باوەڕ بەیەکی ناکەم ڕووسیای درۆکە هەر باوەڕی پێ ناکەم بەڕاستی من ناش بە ناو ئەم یاری شەڕی تایبەتەوە لە ڕاستیە بۆیە پارتی وێشێتیش بەم ڕێگا پۆخڵا لەسەر ئەم مۆزوعانە کارەکەن بۆ گەمژەکردنی خەڵک بۆیە من ڕووی دەمم لە هەموو ئەو ئینسانە شەریفانەیە بە پیاوان بە ژنان بە کچان بە کوڕان باوەڕ بە هەموو شتێ مەکەن عەقڵی خۆتان خەنە بکار باشە ئەزان ئەمە تا چەنە ڕاستە با بەرژەوەندی ویژدانی پێ هەڕاژ نەکا با بەرژەوەندی شەرەف و پێ هەڕاژ نەکا بزانی کە درۆیە کەسی هەر دیفاعیشی لێ بکەیت باشە پاڤڵ دەرمان خۆرە حەشیش خۆرە ئارەق خۆرە هەم نازانێت نوێژ چییە کە لە پرسەکەی ئەمە نوێژیان دابەست بوو ئاوایەکە نێزانی لە دوایە ئەوەی سڵاواتیەوە نەوایشی کرد ئاوا لە خۆ وەساب کرد نازانێت نوێژ چییە بەڕاستی فڕی بە دنیاوە نییە باشە کەشی ڕیزە بەسن نوێژەکەن لە پرسەکەی ئاکامە معقول نییە تۆ بتڵێ ئارەقی سەرسوور بخۆیت دوایی بڕۆی نوێشکەی یعنی نوێشکردن بە سەکرانی کەچی خەڵکی گەمژە پێی وایە ئەمە مهمەیە نوێشکەی کێشە نییە با بە سەرخۆشیش بێ با بە لەشی پیسیشەوە بێ بەڕاستی عزیزانی من هەرچی ئەم دز و جەدانە هەیە تیکەی نانیان نییە کە ماڵی خەڵک نەبێ وەکە نەیان دزی بێ باشە کەچی وێنەیە بڵاوەکەنەوە بە درۆ نوێژێکەکەن ئەها بسم الله الرحمن الرحیم و ئارام ئەحمد نوێژەکە ئیتر خەڵگەڵێ وەڵا ئەو گەڕایەوە خۆ میزیگانیە کاکە بۆ چۆ گەڕایەوە برا درۆکە ئەمڕۆ دزە نوێژەکە ئەکا بەیانی هەر دزە دوو بەیانی هەر دزە ئەگینا من تەوبە قبوڵەکەم بەڕاستی کە تەوبەکە نەشێتەوە سەر ئەو ڕێگا پۆخڵ و ڕێگا پیسە بۆیە ئەمە ڕابواردنە بە خەڵک و بە گەمژەکردنی خەڵکە لە حەقیقەتە بۆیە هەرچی ئەم دز و جەدە و لات و پوت و پیاوکوژانە هەیە کاتێک ئەمرن لێمان مەکەن بە حەزەتی عومەر عەزیزانی من خۆشەویستانی من مجاملەی کەس مەکەن با خەڵک جۆرێ باتێ با خەڵک بڵێ ئارام ئەحمەد سەگ بابە با خەڵک بڵێ ئارام ئەحمەد کاتی تەعزیە و پرسە و هیچ نازانێ با بۆ خۆیان هەر بڵێن مشکلە خۆیانە باشە ئەم خەڵکە مەکەن بە پیاوی چاک لە خۆتانەوە مەیکەن بە حاتەمی تێ لە خۆتانەوە ئێستا بەیانی شانازی بلەی ئەحاڕەش بمرێ کۆمەڵێک چەورە ڕیزە بەستن دەڵێن ئەمە حەزەتی عایشە بوو ئەمە کلۆپسکایە بوو ئەم شانازە ئەمە هەڤاڵزیلان بوو باشە یا بەیانی هێرۆ بمرێ باش نییە لێمانەکەن بە فەیلسوف قسەیەکیشی نەئەزانی باشە لە هەڵبژاردنەکانە هاوتی هەمووتان بە قوربانی مامە بن ئەمە هەموو فەلسەفەکەی بوون بەڵام لێمانەکەن بە شێکی عەجیب و غەریب ئەمە ئەبێ تۆ یعلم مێژوە سەخیفەکەی بەڕاستی ئەمە مێژوویەکە پڕە لە چەواشە وە پڕە لە درۆدەلەسە بابە عزیزانی من ئاکام عومەر پاڤڵ کوشتوێتی کەسی خەڵگەڵێ ئاکام عومەر زۆر مسلمان بووە مزگەوتی کردوێتەوە نوێژەکەی وا بوو باشە ئاکام عومەر بەچی مزگەوتی کردوێتەوە زەحمەت نەبێت بەچی بۆ من ناتوانم بیکەمەوە کرێکاری کردووە نەوەڵا کرێکاری نەکردووە بازرگانی کردووە نەوەڵا نەیکردووە لە سینەوە بۆ نەوتفرۆشی کردووە بۆ نمونە وەکو بازرگانێکی با بڵێن تەندروست نەخێر نەیکردووە ئەی بەچی زەحمەت نەبێت ئەبێ پرسیار لەمانەکەین کاکە ناکرێ خەڵک هەروە بە چاون و قاوی دوای عەتفکەوێ لە عەزیزان باشە پاڤڵ ئاکامە کوژێ ئەیشی نێژێ بۆ بنەماڵەکەی پاڤڵ ئەم بنەماڵەکەی ئاکام ئەم ڕاستی ئەزان خۆشەویستان خۆ کاکەوانیش خۆ عەقڵیان هەیە خۆ جێژ نین و خۆ ئەوە نین بەم دەسەڵاتیان نێ ئێستا ئەگینا ئەزانن کە کوڕەکەیان بووە بە قوربانی من لە لایڤی یەکەمە هەموو ڕاستیەکانم بۆ ئێوە دەرکان کە چۆن حتا ئەوەشم دەستنیشان کرد کە یەکە شوێنەکەی ئاکام خۆشەویستان ئەوەشم بەڕاستی دەستنیشان کرد وتم ئاوا ڕۆیشتون ئاوا کوشتویانن ئاوا نەبوو تەسفیان کرد و تەواو کاکە ژیان باش ئەمە ڕاستیە من هەرچی بێ ئاکام یەکێ لە عەیبەکانی ئاکام ئەوە بووە کە پیاوی پاڤڵ بووە بەڕاستی ئەوەی کە ببێتە پیاوی ئەم دز و جەدە و پیاکوژانە نەتیجەکەی هەروە ئەبێ کاکە گیان لە بڕۆ مێژووی پارتی بنەماڵەی بازانی بخوێننەوە بە سەدان کەسیان تیرۆر کردووە کە ڕۆژگارێک خزمەتکاری بنەماڵەی بازانی بوون لە دوایشە خۆیان کوشتیانە خۆ دەیان نمونەمان هەیە لە ڕاستیە دەیان نمونە باشە لە براکە شۆڕش حاجیەوە لە نازانم بە فڵان و فڵان و فڵانەوە ئەتوانم دێن ناوتان بۆ لیستکەم کە بەدەستی بنەماڵەی بازانی کوژاون و هەمووشیان نۆکەری بنەماڵەی بازانی بوون یەکێکی هەروە کاکەجیان باشە لا ناوی چییە هێرۆ هەستا
سەرۆژی حیمایەکانی مام جەلالی کوش لە ماڵەکەی خۆیان لەبەر ئەوەی کە چوو بوو نهێنی مردنی مام جەلای بردوو بۆ کۆچە ڕەسوول توی کاکۆچن مام جەلای خەریک مردووە تەواو بووە هێرۆ کوشتی سەروەتی ناوبوو چی ناوبوو هەمومان ئەو ڕاستیە زانین کە هێرۆ کوشتی باش نییە هەموو تەوانێشی ئەو کوڕە خزمەتچی بنەماڵی تاڵەبانی بوو باشە بۆیە من بەداخەوەم کە ئاکام عومەر لە سەنگەری زوڵم و ناحەقیە بوو باشە لە سەنگەری دز و جەردە و پیاوکوژەکانە بوو ئەگەر من بەیانی بوومە پیاوی پارتی بوومە پیاوی یەکێتی ئەگەر کوژرام خەفەتم بووە مەخۆن عەزیزانی من باشە ئەمەیە جیاوازی من لەگەڵ ئێوە ئەمەیە خۆشەویستان کە من بێسڵەمینەوە بێمجامەلە ئەوەی کە بەڕاست ئەزانم ئەیڵێم یعنی شەرم لە کەس ناکەم بەڕاستی مجامەلەی کەسیش ناکەم بێ دووڕووی قسەکانی خۆمەکەم و ڕای خۆم ئەڵێم کارم بەسەر ئەوە نییە حەزەکە هەموو کوردش من بێ حەزەکە 7 ملیۆن کورد لە باشوورا هەیە هەر حوتەکەی بڵێ ئارام ئەحمەد خراپە کێشم نییە بەڕاستی باشە هەموو کوردشم بێ ئەوەی کە لام ڕاستان ئەوە ئەڵێم عزیزانی من کەسی باش نابێتە پیاوی شێخ جعفەر ئەی هاوار کەسی باش نابێتە پیاوی پاڤۆڵ عقوبات کەسی باش نابێتە دژە تیرۆر و کۆماندۆ و چەند باسی پارتی بێشێتی باشە کەسی پاک کەسی چاک نابێتە پارێزەری ئەم هەموو دز و جەردەی وەکو پاڤۆڵ عقوبات و کێش و ئارەم بابەتانە ئینسانی شەریف نابێ بە پیاوی مەسعود بارزانی چەکی بۆ هەڵ ناگرێ بەڕاستی باشە کەسی باش چەک بۆ ئەمانە هەڵ ناگرێ ئەمانە عەزیزانی من وڵات فرۆشن ئەمانە گەرفرۆشن ئەمانە پیاوی باش نین باشە ئینسان نابێ ببێتە پارێزەری ئەم دز و درۆزن ساختەچیانە ئەوە لەمە تێبگەن باشە بۆیە ئەمانە نیشیمان فرۆشن ئەمانە گەرفرۆشن ئەمانە مافیا و چەتەن بەڕاستی ئەمە ڕاستیە من ڕۆژانە 20 ساڵە من شەڕێکێتی و پارتیەکەم کەسی سێرەکەم کابرا تازە ئەت بۆ منە نێرێ ڕسمی پاڤڵی داناوە ئاخر دامەوە تۆ بۆیە ڕەفاقەت بۆ من ئەنێری من ئەمێ ئێوە نەمێنن من داوا لە خەڵکی کوردستانەکەم خۆی ئامادە بکە بۆ ڕاپەڕینێ دژی بنەماڵی تاڵەبانی و بنەماڵی بارزانی و ئەمانە خاکەسار و وێرانیان کەن بەڕاستی ئەبێ ئەمانە بڕۆن لە حەقیقەتە ئەمانە نابێ لە دەسەڵاتە بمێنەوە بۆیە هەتا ئیشیان هەبێ ئەمانە بەکارەهێنن کە ئیشیان پێنەما دوای ئەسنیان کوژن عزیزان بۆچی هەتاوەکو ئێستا یەک وێنەی شوێنی ڕووداوەکە بڵاو نەکراوەتەوە بۆچی ناپرسن باشە خۆ من هەمووی بڵاو کردەوە باشە بەڵام بۆچی ناچن پرسیارکەن ئادەی پاڤڵ ئادەی دژە ترۆر ئادەی کۆماندۆ ئەم کوڕە چۆن کوژرا کوا وێنەی ئەو سیارەیە کە تەقینەوەکەی تیاکرا سیارە بوو هەرچێ بوو وێنەکەی بڵاوکردنەوە زەحمەت نەبێ چیرۆکەوان بۆ باسکەن ئەو کەسە کوژرا چۆن کوژراکە لەگەڵیان وتان حەو کەس بریندارێک کێ بوون یەکە ناوەکانی هەمیان بڵێن وێنەی تەقینەوەکە و کوشتنەکەمان بۆ بڵاوکردنەوە بزانین چۆن ئەم کابرایە کوژراوە چۆن بە بنەماڵەکەی ئاکامیان وتووە وەڵا بەداخەوە خەلەل لە ناو سیارەکەی خۆیانە بۆ سیارەکە تەقیوەتەوە بۆیە کوژراوە ئەو کوڕۆ ئەمیش وای لێ هاتووە و هەڵەکەی خۆیان بوو یەکەم جا وتیان وەڵا داعش بووە یەکەم جا درۆکیان وا کرد پاڤڵ عقوباتەوەوانە بەڵام خۆیان ویان کرد خۆیان تەقینەوەکەیان کرد بۆیە بڵاویان نەکردەوە باشە چۆن ئەمە بە بنەماڵی ئاکام وتووە ئەمە درۆکیان بۆ کە بۆ ئەوانیان کردووە باشە هەتا ئێستا ئەمانە بۆ ڕای گشتی هیچیشیان نەوتووە کە ئەم کوڕە چۆن کوژرا کاکە ڕەفیقەکەی چۆن کوژات باشە هەر درۆک بەڵام ئەگەر بێنە پێچای خۆتان بەیانی وەهاب ئەکوژێت کە ئێستا پیاوی پاڤڵە خۆی ترۆریستە ئەچێ لە هەولێر ترۆرەکە ئەچێ بەشدارە بێ لە کوشتنی وڵاتەکانی کوردەیە ئەچێ ئەماکە ئەواکات ئەگەر بەیانی کوژرا دیسان ئێوە یەن نوێژەکەن و ئەڵێن وەڵا وەها پیاوی چاک بوو ئێ وەڵا ئەی بە درۆکردن لەگەڵ ئیسلامە لەگەڵ نوێژە لەگەڵ خوایە بەڕاستی لەگەڵ قیبلێ وەڵا ئەی بە بەڕاستی کاکە ئەی بە بەیانی شێخ جعفەر بمرێ اینجا دەستەکەن بە مجامەلەی درۆ ئەگەر ئەم مۆزوعانە ئاوا بێ کەواتە فەرق لە بینی ڕاستی و درۆیان نییە کەواتە فەرق لەگەڵ پاشی و پیسیان نییە کەواتە ئەو کەسەی کە دزی و جەردەییەکە ئەو ماڵی خەڵگە خوا لەگەڵ ئەو کەسەی کە پاکە و ئەوە ناکە هیچ جیاوازیەکیان نییە باشە هەرچی تاوانبارە تاوانی زیاتر ئەکات و ئەڵێ جاخۆ کە مردم خەڵکی هەر ڕەحمەتم بۆ ئەنێرن و ئیتر بۆچی وازە خراپەکاری بێنم بۆچی دزی نەکەم و جەردەی نەکەم و تعدا نەکەم و پیاو نەکوژم و ئەم و ئەوە نەکەم خۆ هەرچێ بکەم خەڵک دوای هەڵێ بەخوا پیاوی چاک بوو ئادەی فاتحایەکی بۆ خوێن ئادەی نوێژی مردووی لەسەرکەن باشە بۆیە تفکەن لەو مێژووە پڕ لە درۆ ڕیاکاریە
یا کە بەیانی پاڤڵ بمرێ بۆ ئەوی ژر ببەسن بڵێن بەخوا پاڤڵ زۆر شەریف بوو قەدەمی لێ مەشروب نایە مامتلیاکی نەیەکێشە تعدای لە ژن و کچی خەڵک نەیەکرد باشە دائمە خەریکی نێژ هەر لە خۆ درۆ بکەن ئەمە عیبە کاکە عیبە بەڕاستی کابرا مسلمانە سەر بە ئەحزابێکی ئیسلامیە کە شێسا ئاکام قساکامی درۆیە کاکە تۆ عیب ناکەی درۆکەی ها تۆ وەکو ئەوە دیاتۆ کە بە زەبری کلکی ئێسقانەشکێنیت ئەوە نابێت باشە ئێستا بۆتە مۆدێل چی دزی و جەدەی و فەسادی و ما ئەمانە هەیە هەمووی بکە بەس ڕستە بە نێژەوە بگرە ئیتواتان ئەمە تەواوە ئەمە عیبە چی تعدا هەیە بیکە پیا و کوژە ئابڕووی خەڵک بەرە کە چی سەدان ئینسانی نا ئینسان کۆ ئەبنەوە خەڵکی جانباز کۆ ئەبێتەوە هەمومان لێکن بە پیا و چاک من ئەو هەموو درۆیە ئەبینم بەڕاستی سەرما ئاوسی من تێناگەم بۆچی من ناتوانم مجاملە بکەم بۆچی ناتوانم من کەسێک کە ئەیناسم لە داناخەیە کە ئەمرێ ناسم بۆ تازیەکەی لەبەرەوەی ئەزانم کە چۆن ژیاوە بەڕاستی ئەزانم کە دز بووە گەندەڵ بووە درۆزن بووە فاسد بووە فلان فلان بووە وەڵڵاهی ناچم بۆ پرسەکەی بەڕاستی ناسم کاکە چونکە ئەگەرچوون درۆک یا پاڤڵ بە عینەشێکی حوبیەوە ئاوا وەساوە على ئەساس نوێژەکە و على ئەساس خەفەت بۆ ئاکامەخوا باوکم بە شەرەفم درۆکیت باشە پیاکوش فەساد تعداچی تۆ پاڤڵ دەستت بە خوێنی عەبدوڵای قەسرێ لە سەیتەرەکەی تەڵسوجا کوشت دەستت بە خوێنی ئەو سوورە تۆ مرادکانی کوردەی و کوشت سێ گەنجی قوربەسەری داماوی لەگەڵا بوو نانە لە مەطعەمێکە ئاخوات کەمینی بۆ دانان هەر چوار لە قەت و ئام کرد و کوشتت تۆ هاوکار جافت ترۆر کرد لە ناو هەولێرە تۆ ئاکام عومەرێ بەو دەردەبرد هەمومان ئەزانین ئەمە مێژووە ئەمە ون نابێت با فڕۆفیشاڵی ئێوە نابێ وابزانن خەڵک جێرە نازانێت کە ئاکام عومەر ئێوە خۆتان لە ناو تابل تەسفێتان کرد باشە بۆیە ئەیان کوژن لە پرسەکەیشانە ئاوەڕە ئەوەسن باشە ئەمە چۆنە بێت ئێوە ئەزانن خودا دائەنیشێ گوێ لە ئێوە ئەگرێ خودا ئێوە وەکو کۆمەڵی ئینسانی فاسد درۆزن چەتە دز پیاوکوش تعداچی ئابڕوبەر ئەناسێت ئەو خەڵکانێک کە لە دەورتانان خەڵکانی دوور و درۆزن و ساختەکارن کەسێکیان هەروە وەکو مجاملە و پیان عیبێنێت تازیەکەتانەوە کەسانێکیژێن بۆ ماستەوشێتیان بەڕاستی خودا بە خودایی خۆی ئەزانێت تەواوی ئەو کەسانەی ڕیزیان بەستووە نوێژی درۆی ناکەن خەڵکانی ڕوڕەشن خەڵکانی درۆزنن و خەڵکانی ساختەچین باشە یا کاتێکەڵەن چی شەیتان ڕەجمەکەن کاکە تۆ کە شەیتان ڕەجمەکەی بچۆ پاڤڕ ڕەجم کە کاکەی هاوار ئێتە بڕۆ بکاکە بڕۆ قوبات ڕەجم کە ئێ خۆ کاکە ئەگە شەیتان دێ ئەمە شەیتان خۆ شەیتان چیە براشینم شەیتان یعنی تاوانکار شەیتان یعنی لادەر شەیتان یعنی خراپەکار شەیتان یعنی فریودەر باشە ئێ خۆ پاڤڵ و قوباد و هێر شاناز و ئەمانە هەمویان ئەمانە شەیتان کاکە خۆشێکی عەجیب نین چی هەیە هێندەی ئەمانە ساختە چی بێت و بەقەمان شەیتان بێ باشە ئەڵێ شەیتان بە نەعلەت بێ ئێ خۆ سعدی پیرە خۆ شەیتانەکەیە یعنی سعدی پیرە بە نەعلەت بێت باشە ئەڵێ پاڤڵ و قوباد یعنی ئەوان بە نەعلەت بێ خۆ شەیتان هەر ئەوانە کاکە و کەسێکی تر نییە ئیتر مەڵێن وەڵا فڵان کە تۆبەی کردووە نەخێ ڕاست ناکەن مەحموود سەنگاوی ڕۆشتووە بۆ حەجە بۆ عەمرەیە چووە ڕۆشتووە ڕاستەکەی ئێستا هاتووە هەنانی دزیە خوا ئێسەیش هەنانی دەست بڕی نەخوات دیفاع لە زوڵمەکە دیفاع لە ناحەقیەکە بەڕاستی ئەمە ڕاستیکەیت بابە ئەمانە سەرۆشی باندێکی چەقۆکێشن ماڵی خەڵکیان خواردووە دزیان کردووە بێڕەوشیان کردووە فەسادی بڵاوەکەنەوە هەمووشێکی خراپیان کردو بە مۆدێل باشە ئەمانە پارێزەری شانازە دز و پاڤڵ و قوباد و مەسعود و مەسرور و چۆش و ئەرەم بابەتانن من لێرەوە بە هەموو لایەتان ئەڵێم کە ئەمانە لە ناو ئەچن لانیکەم بێلایەن بن مش لە تەعزیەکانیانەوە لە خۆتانەوە درۆ مەکەن سەلام هەیە لە فەیسبووکان نووسیوێتی ئای نازان بەخوازام کە درۆکەیت وڵی درۆکەیت بۆچی ئەم مجاملەیەکەی ڕەنگە بۆ موچەیە بیکە یا بۆ شتێکی بیکەیت باشە ئەمە خۆش نییە بۆیە جیاوازی با لە بینی پیاوکوژێک و کەسێکی کە پیا و ناکوژێ هەبێ لە بینی درۆزنێک و لە بینی ڕازگۆیەکە هەبێ باش نییە ئەمە یعنی دەستپاک و دەستپیس درۆزن و ڕازگۆ هیچ جیاوازیشیان نییە هەمە زۆر خراپە ڕاستی خراپە ناکرێ بەیانی پاڤڵ و قوباد و شاناز و هەرچی خراپەکار و ئەمانە هەیە بمرن ئێوە هەر بێن بڵێن بەخوا خوا عافیەکە پێیشە وەڵا بە نەحلەت بن
والله بنفرت بن والله هزار نعلتيان لبيت باشا تو يا بعد الشيخ جعفر بمري وكو بنو او كان برون زاوية وصا حسن يعني قلتو خوش يسان جدا داينا وش قدجي وصا حسن شنو يستا يعني همويان دجي همويان نانو يكسبه الا اخويا عند البيت إذا تو ما شو بلشي بيسا وبوسيتو نيش قيد عيبه هو سكاتي براستي جا هالكسي ناي راسي قبولك كيف خويتي إن جا لم توريا اسمت توري كتير بقى وش بينا شي عزيزاني منه چونك أنا شتيا أو عندنا حقيقة براسي إنسان نابت بيدي بشيء بلند هي بناوي بلند آميدي أم بلندا سرتاشا وهم موزيكشن شو تحلاقة وموزيكشنا سالي پارچەیە موزیکی بۆ زیندانیانی بادینان و ژەندووە کە تەنها سی چرکەیە باشە لە بادینان یەکسەر ئاسایشی دهۆ چوونەتە سەری دەگیریان کردووە پاش فەتێک ئازادیەکەن پاشان ئەیگرنەوە 3 مانگ بەبێ دادگا ئەیخەنە زیندانەوە ئێستای سەر لە نوێ 6 مانگیان لە زیندانە داناوە بێنێ پێچاوی خۆتان عەزیزان کابرا سی چرکە موزیکی ژەندوو بەبێ قسە ئەمە 9 مانگە لە زیندانایە بێحورمەتی پێکرێت ئەم کاک بڵند ئامێدیە تو وجدانتان لەکوێی دنیاشتی وایە لای پارتی نەبێت تو خوا کفر نییە چەک بۆ ئەمانە هەڵەگرن تو خوا کفر نییە تۆ ئیحترامی دادوەریش بگری بەڕاستی والله هیچ حاشا حازری ناکەم ئەوەی پارێزەری ئەمانە بێ نە شەرەفی هەیە نە کەرامەتی هەیە نە ئابڕووی هەیە نە دینی هەیە نە حرمەتی هەیە نە خانەوادەی هەیە ئەشۆ بیلا هیچ شتێکی نییە ئاژەڵ لەو باشترە بەڕاستی چکەمە ناکەن اینجا بچمە سەر ئەو شەڕەی کە بە چەتۆ ساڵحی ئەفرۆشن طبعا چەتۆ من نایناسم وەکو ناسینەوەوانە بەڵام بیسوومە کە 6 شەهیدی هەیە ناوێکی تیا جا وەرە تۆ باوکت و 6 براوبەی بەکوش لە ناوێکێتیە ئێستا پاڤڵ بێت فشەفشە بەسەلام کە تەنها لەبەر چیش لەبەر ئەوەی کە ئەمە بریکاری وەزارەتی ناوخۆیە پاڤڵ ئەڵێ تۆ ئەبی بە نازانم ئەو پۆستە وەرەگری ئۆکەی باشە ئەچێ و پۆستە وەرەگرێت و سەرۆکی هەرێمەکەی خۆیان ئەچێ واژۆیە کات و بە قانون و باڵەمشتی بە میزاجی خۆی تریاکەکە لێ دوایی ئەڵێ بێت تۆ دەوام نەکەیت باشە چۆشتی وا بێ کاک ئەسڵەن ئەگەر ئەم چەتۆ ساڵحە بەگوێی پاڤڵکە عیبە بەڕاستی کاکە خۆش خۆی بە پیاوە زانێ کاکە ڕەنگە پێڵاوەکانی سەیەک و پاڤڵ بژی بە قوربانتان بم کەواتە کەچی شوان مەحەمەی سپی میدیا جا عەزیزان خۆشەویستانی من ئەمانە نییە من ئەوەندەی کە دژی ئەم نووسەر و ئەم ساختەچیانم لە باشووری کوردستانە خۆ ئەوەندە دژی ئەو نەخوێنەوارە نیم کە چەکی هەڵگرتووە کاکە کابرا نەخوێنەوارە گەمژەیە هیچ نازانێن پارەی نییە هیچی نیە چەکی هەڵەگرێت ئەبێ بە پێوی ئەمانە بەڵام ئەوەی کە 30 ساڵە زەربەی لە ئێمەیاوە کەسانی چی بەناو ڕۆشنبیر مێدیاکار نازانم ئەمەی کە بە میدیا ئەوانەوە خۆیان سەرقاڵەکەن نازانم ئەڵێن ناوێن ناون ڕۆژنامەنووس هەموو ئەمانە کۆمەلگای ئێمەیان ناشین کردووە بەڕاست ئەوەی کە ئەمانە خزمەتیان یەکێتی و پارتی ئەم چەتانە کردووە کەس نەیکردووە کەچی شوان محەممەد و سپی میدیا هەساون بەڵێکیان بڵاو کردوێتەوە لەسەر ئەم مۆزوعی چەتۆ ساڵح ئەمە چێش قوبات پێوتوو کە بچێ ئەو کار بکە ئەم کاک شوان محەممەد سپی میدیایە ئەوەتەی ئەمانە هەیە کاریان نەکردووە تەنها لەم ساڵتە پارە وەرگن بۆ خۆیان لە ژیانیا ماندوو نەبوون بە شتێکەوە ژنەکەی خۆی کرد بە ئەندام پەرلەمان لای بژێتەوەی گۆڕان ئێستا بۆ خۆشەوان خانشینی خۆی بخۆ نازانم بەرحاڵ ئێستا ئەم کاک شوانە خۆی پیاوی قوبادە لە ڕێگای سەمیر هەورامی کە سەمیر هەورامی وتەبێژ و مەسئولی ئیعلامی قوباتە باشە واتە سەمیر هەورامی هەمویان ئاراسە ئەکا بە پارە و چیان پێخۆش بێت پیان ئەنووسێ و پیان بڵاوەکاتەوە بەچی بە پارە و بە سپۆنسەری قوبات لە ڕێگەی ئەم سەمیرەوە یعنی ڕێک وەکو جاشەکانی زووری هاتووە عەزیزانی من ئەم ماڵپەڕ و نووسەر و ڕۆژنامەنووس و مێدیاکارە هەموو ئەم ناوانە وەسیلەن بۆ خۆشیاندن نەخودی پیشەکە والله عەزیزان لە باشووری کوردستانە ئێمە نووسەرمان نەماوە ئێمە ڕۆژنامەنووسمان نییە ئێمە مێدیاکارمان نییە هەمووی درۆیە ئەمانە بەدەیان هەزار کەس ئەم ناویان لە خۆیان ناوە کاکە هەر هەمووی درۆیە هەمووشی تیڤیان بۆ کراوەتەوە 2 کچ ئەهێنن بۆ 3 کەس بۆ ڕابواردن باشە تۆ سێریکەن بزانە یەکچی ناشینە هێنن ئەو تەلەڤیزیۆنانە خۆشەویستان
ئێوە سەیریان کەن یەکە باشە لە کۆباس ئەڵێ لەوانەی نازانم قوبات ئەڵێ لەوانەی پاڤڵ ئەڵێ لەوانەی چی ئەڵێ ئەوانەی کە ئەم تیڤیانیان هەیە بزانە یەکشی ناشرینیت هەیە نه کشی ناشرین ناوێت باشە تۆ ئەگەر مێدیا کاری بۆ ئەبێ و کچە جوان بێت ئەگەر بۆ ڕابواردن نایهێنی زەحمەت نەبێ ئەگەر بۆ سێکس نایهێنی ئەگەر بۆ دگل داندانی شەوانە نایهێنیت ها ئەی بۆ ناشرین ناهێنی بۆشی پولی من نابێ فەرمونە پشی لێ بڕێ وەرە هەواڵ بخوێنەرەوە ها بۆشی ئەمانەچن نیان بۆ ئاسێن و مەمچیان بۆ لێکن و گوپیان والێکن و ئایان هێن و پاریان ئێنێ مانگی 1500 دلار ها کۆباس ها ژیان ها نازانم کاک فڵانە فیسارەکان خۆ هەمووی دیارە عزیزانی من خۆ هەمووی ڕوونە کاکە یاریەکە ڕوونە لە ڕاستیە تۆ لەو کۆمەلگای ئێمەیە ژن بە باشە ژن بە کاکە فەیلسوف بە کاکە زانا بە کاکە جوان گەوتین شاعیر بە کاکە ئەو بە کە وەختێک سێکسی لەگەڵ ئەمانان نەکرد کە وەختێک جوان نەبووی یەکەس حساب بۆ ناکە کاکە نە میدیا حساب بووەکە نە تیڤی حساب بووەکە نە یەکێتی نە پارتی نەهێش چونکە بۆ لەبەرەوەی سەرانی پارتی وێشێتی میدیا کارەکانیان خەرقن لە فەساد و بێڕەوشتیە باش نییە ئەمانیان بۆچی ئەوێ بۆ سێکس بەڵام ژنێک لە ئەوروپا لە کوردستان بەس جوان بێت و بڕواتەوە لەگەڵ دوو مەسوولا بخەوێ هەر لە خۆکە دەکەزانی حتا بۆ نمونە ئەگەر کفتە فرۆش بێ هەر لە خۆڵم باشترین کفتە هەیە لە خۆی بە کفتە فرۆش باش نییە هەر لە خۆ ئەکەوێتە ناو تیکتۆک و ناو میدیا و ناو ئەمانەوە تەنها لەبەر جوانە بە سیاسەکەیت خۆ کردین کاکە ئێمە هەموو ئەو ڕاستیانە ئەزانین لە حقەتا خۆشەویستان ئێمە گوێن نین ئێمە لۆ پڕیهاتینێتەوە هەر لەبەرەوەیەکە کام ژنە ئەگەر بۆ منە جوان بێت ئەگەر تەسیمیان نەبێت هیچیان بۆ ناکە باشە هیچی بۆ ناکەن نایڵ بژی کتێبێکی بۆ چاپ ناکەن خۆشەویستان چوار مەقابلە تیڤیۆ ناکەن کە مەقابلەیەکە ئەڵێ دوای وەرە بۆ نامجا مەقابلەکە بۆ ڕێگەخەم ڕامەیە سەرانی پارتیوێکێتی لەبەری ئەمانە بێڕەوشتن ئەمانەیە کە من ئێڵێم هەر هەمێ ڕاستیە خۆشەویستە بۆیە لەسەر داوای قوبات ئەم شوان محەمەی سپیە هەساوە بە سپیش نیە بەڕاج قەترانیە نووسنییان دژی چەتۆ بڵاو کردوێتەوە بریکای دۆزاتی ناوخۆ لەسەر داوای پاڤڵ و قوبات و ئالم بابەتانە عیبە دەست هەڵگرن لە مەکاکە دەست هەڵگرن ئێوە قەڵەمتان ئەتک کرد من بێز لە خۆمەکەمەوە کە ئەنووسم کە شیعر ئەنووسم بەڕاستی ئێوە هیچ نەماوە ئێوە ڕسوای نەکەن لەو کۆمەڵگای ئێمە هیچ نە ئەدەبتان نێشت نە هونەرتان نێشت نە شیعرتان نێشت نە فکرتان نێشت هیچتان نێژ ئێوە تەنها بۆ وەڵڵاهی خۆشەویستان دووشت لە باشوورا باوی هەیە سێکس و پارە یەکشتێکە لە ئارەیان نییە یەکشت لە ئارەیان نییە باش نییە شیعری باش پارە ناکە نووسینی باش پارە ناکە باشە هەر بڵێ مەمچی وایە و سمتی وایە و قاچی وایە و ئەلم بابەتانە ئەوە پاراکە خەڵک ئەوە هەوێت بۆیە چەتۆ ساڵح دەستی خۆش بێت من دەست خۆشانەی لێکم بریکاری وەزارەتی ناوخۆ جاش و بەکرێک ژیراوی هیچ کەسێک نییە باشە پاڤێڵ بڕۆ دامکە بیکە بڵێ مەیکە نەیکە بۆچی شێکاکە بەین تریا خوا بڵێ ئەو پۆسە بۆ تۆ شۆ بیکە بە حەشیش بڵێ ئەو پۆسە بۆ تۆ نە شیوانە بکاکە خەڵک کەرامەتی هەیە خەڵک ئەجتی نەفسی هەیە کاکە باشە ئەی قوبات بۆ خۆی لە هەولێرە بۆچی ئەبێ چەتۆ ساڵح نەچێ بۆ هەولێر بۆ قوبات لە هەولێرە پاڤڵ خۆ بۆچیت بۆچی دیان ئەندام پەرلەمانتان لەوەیە بۆچی قوبات تۆش نومناڵی لەوەیە زەحمە ئەبێ خۆشی لەوێ ئەژیت خەڵکیش ئازادە خۆ هەولێر سیبریان نییە کاکە شارێکی ئەم کوردستانەیە ئەو سێ چوار شارتان هەیە تۆ شاری کوردستانی باشوور هەموو کەسێک بۆ هەیە بچێت سەرۆکی پەرلەمانەکەتان لێشێتیە بڵام لە هەولێریش دیان ئەندام پەرلەمان و کەسەر هەیە لە هەولێرە وەزیرتان هەیە لەوێ ئەمیش مافی خۆیەتی دەوام لەوێ و ئەچێ لەوێ دەوامی خۆیەکە بۆچی خەریکن پەلاماریە دەن و بێڕێزی سوکاری پێکەن کاکە بەچە حەقێ وڵات قۆنەرەکەی لە هەمووتان پێوتر سەرانی ئیشێتی لە هەمووتان پێوترە قۆنەرەکەی چەتۆ پێتان خۆی پێتان ناخۆش بێت پاڤێڵ خۆی ئەڵێ کاک مەسعود هێڵی سوورە خۆ چەتۆ وای نەوتۆ کاکیشە ئەلۆ پاڤڵ ئەڵێ 16 تەلەفۆنم بۆ مەسعود بەرزانی کردووە خۆ چەتۆ نەیکردووە کاکیشە خەڵکیش کەرامەت و وجدانی هەیە کابرا خاوەنی حەو شەهیدە ئێوە چێن تا بەگوێتان بکا بەڕاستی ئەش بە میزاجی خۆتان ها نەک بە عەقڵ و مەنتەق ئێوە بە فەرمانی هەرێمەکەی خۆتان باشە کە دەیان و سەدان ملیار دۆلارتان لێ دزیوە ئەم کوڕان پۆسەی هەیە تا کاتەکەی خۆی تەواو بێت دوایەکی داهێنشێت و تەواو پێویست ناکەمەکە بۆیە پاڤڵ لە ژێر فشاری کچەکەی سەرکەوتی کوبەیە ئەم کاراکە بەڕاستی عەزیزان ئەمە عیبە بۆ پاڤڵ هەتا عیبە بۆ سەرکەوتیش عیبە بۆ کچەکەی سەرکەوتی کوبە بەڕاستی عیبە کاکە کاک سەرکەوت ئەمە دەجە نایی تۆ بێنە تۆ عیب ناکەی کاکەجە تۆ شەرم ناکەی برێشینم تۆ سەردەمانی وەکو ئەڵێن گوری گونار دەرەهێنا کاکە من لە سێمانی تۆم دیری ئاسایش بووی ڕێز هەبووی احترام هەبوو تۆ بۆ خۆت وا لێ کردووی هاوار
سەکەوتی کوبە تۆ بۆ خۆتی وا لێ کردو برای من ها بۆ خۆتی وا لێ کردووە بۆ خۆتی کردو بە گەبجار بۆ خۆتی ئاوا لێ کردووە بۆ کەساتی خۆت ئاوا ورد و خاش کردو لە پێناوی چەکاک بۆچی ئەمە کردووە کاک ئەبێ بۆ قوبات بۆ پاڤڵ عەفو لە ژێر فشاری کچەکەی تۆیە هەسێ شەڕی چەتۆ ساڵحەکان کاک بۆ تۆ ئەمواکەی برای من پارەیە هەتە ماڵە هەتە ژنی تازەیە هەتە کاک باشە ژنی تازەش هەیە بە قوربان ڕسم لەلایە باشە مناڵی تازەش دۆ ژنە هەیە ڕسمی ئیشم لەلایە کەواتە دانیشە عەزیزی من داژە بە دەردی خۆتە تۆ بۆ خۆت وا لێکیت کورە سندان لەو نانە بدا کاکە کاکەی فەلاح 40 ساڵ بەلێ ئێسا ئەڵێ نانی منەتباری بە دیلی کاچ نانێکە نەمانی چاکەمانی وە خۆ ئەگەر ما چمانێکە کورە ئەی هاوار ئەوکەی مانە ئێوە ماون کورە ئەوکەی حاڵی ئێوەیتیان کاکە ئەوکەی حاڵی ئێوەیتیان نە شەرەفتان ماوە نە کەسایتان ماوە نە ئابڕوتان ماوە ڕەفیقەکە لەگەڵتانەیە ئەزانی ئێوە چمانێکن بۆچی خۆتان وا لێکن کورە وەڵڵا ئەم دنیای ئەوە ناهێنێ خۆتی بۆ ئاوا سوکەی بە قورئان کورە تیکەیە نانوشنێکە هەرێ بە ئینسان بیخوا کاکە والله نسيكس أو هينت بشر بوجدان هشتي أما ناهنا إنسان تا درجة خوي بو بحرمته خوي بو سوكات باشا حتى باوشي كشيك إيوه دوايا كون أو ناهنا إنسان كرامتي خوي بو هراسكا إيوه هشتان نيشتو بخوتانا براستي باشا عيبة دانشة تو كاكسر كود أم كشيتو هل على بافل باوكن بابسي بريكاني وزارتي ناخو بابيبو باشا شربو أماكا كاك تشي بس براسي كاك عيبة قندلي وين هي والله يا عزيزان كمن باسي كم خم طريقة مو براسي تو سيري كان أم قندل تبغى باسي بوش ليس لسه موضوع دامزان تو شرفت عن بزان الشيطان شيواكا آخر علن شيطان بنحلل بي والله بيش فرزا شيطان بنحلل مكة بلا سراني يشيتي بافل وقباد وشاناز وأمو أو باتي بنحلل بن أشو بلا أو قبولة والشيطان دامو شيكاكا والله شيطان بقي أمان خرابا كاينك درهق بمروفعتي باشا لصالي 2007 تا 2008 ليوا عمر كيسا لا نازل أو لقل جلالي بريكاي وزاتي ناخو لقل الشيخ جعفر هل بحر رمشي هالساون لسدمي الشري داعشة بين صوب بنجاكس يندام الزاندوة لناو برقري في الياكوت همو أمانا كدام الزاندون هن فري بريك باريم لسنتاوا جا هبو 2000 هبو $3000 بو حتى $5,000 جيتي خوش بيسان وعتا بين صوب بنجاكس يعني هروا بعشوائي دام الزاندوة بلان تكو كدام الزاندوة $3000 بيت انت هذا مزيني كان ببوليس $5,000 بيت سي أمد زيكا باشا أميان كوكدوتو كداو إيسا أما كشبوها كابينكا قراوة همي بوتا ديجيتال يسار قبات في شارك دول للريبر أحمد كفرماني تازد دركا وأمانة بقات أسر بوليس يعني بيسيو أنا كنت تاكتيك تيبرين باجنيا كالريبر سيلي أمي كدو قماني كدو سيلك أمانة همي ببارا كداوة همي عشوائي كداوة بويا لجنيكي ليكولينويان بيكي ناوة بسروكاتي دكتورك كمن ناوكي نابمو ناوكي بلايه باشا نايبه او كاتا سروكي ديوان بوا كتحقيق له مسألة يبكى او كسا إسا بالبسي وزاتي ناوخويا كتشي قبات تلفوني بو كردوه على لم كاتتا تحقيق له مسألة مكان إسا بشيش كارتي أمرها بقلم تو سيري أم دزيو فزيا عزيزا سيري أم دزيو فزيا لدوائية طبعا وكوتم من زور رقم لا نوسري خوفروش شاعري خوفروش لقل ميدياكاري خوفروش لقل همو أمانية روجي لروجا دصات مكويت الدس تواوي أمانة فلاقة كم براستي تواوي الفلاقة كم والله جماعة الشعر جماعة سبي ميديا جماعة كوباس أوانا يكيك هميان أناس مخواوشي هميان خمزين دانوا شي سامنا نزيبي هميان لزوتكم أي جرمو بو خلق بو خزاني حكومة ناعم بيخون أمانة والله وكو هوشي منا شون كا دولتك رزقاري بو هادشي جاشو خائن بو وتي نابي لمولاتا بجي اوشي كمردوب وتي نابي ميتك لنا ام خاكا بي بو ام خاكا بيزنكا سيد بخوان ناهي لم جنازه الى كل سنه بي بو او خاكا بيزنكا نوسريو ميديا كاري قلم فروش وقلم خائن باشا نايم بس تصوات مهبي يجمع بو جاني ايوا لو شدار خوش بم كان خنوار وداي بايفالو قبادو مسلو مصر بازاني كوتوا
باشە بەڵام ئەو چونکە ئەو بە نائاگاییەوە بە نەزانیەوە دوای کەوتۆ ڕەنگە بۆتی کێنان بەڵام ئێوەی ساختە چی قەڵەمتان بێحورمەت کردووە ڕاستی نووسینتان ڕستوا کردووە ئێوە باشە یەک دانە مانگ دەسەڵاتم هەبێ بەخوا فەداقی عومرتانەکەم خائین و قەڵەم فرۆش و ساختە چیەکانی ئەو کۆمەڵگای ئێمە باشە بەس خەریکی سێکس و ڕابواردن و ئارەق و مەش و خواردنەوە و دگلدان لەنەو ئینەکانە شوقە و لەناو ئەو نایشیە ئەم باخ و ماخات و ئەلم بابەتانە جا دانەیەکی تر هەیە من ناو سەعلەبی ڕێوی باشە سەعلەبی پارە عەفو باشە یعنی ڕێوی پارە بە کوردیەکەی ئەو عەرەبیەکەی سەعلەبە ئەمیش کێ کەسێکە بە ناوی حەمەنووری جا بۆیە ناویە بم بۆی پای زۆرتر پیاکە بۆی خەریکێتی باشتر پارێ بەسەر ئارا مەحمەد نایب کاکە ئارا مەحمەد حایب و تۆ پارەم بنێ بۆیە کە حەمەنووری ژیان و توش ئەڵێم با تۆ پای زۆرتر پیاکە ئەمە چۆن دەستی پێکردو خۆشەویستان سەی ئەم قەڵەم فرۆشانە هەساوە یەکەم جار کۆمەڵی قسەی قۆڕی لە دووتوی کتێبێکا کۆ کردوتەوە ناویلکەیەکە لەسەر برای مەحمەد بۆ ماساوچێتی بۆ پارە با بە برای مەحمەد چییە چوار شیعری هەبووە ئۆکێ باشە ژیانی گەل و ئەوەی هەبوو ئۆکەی وەکو نووسە قبوڵمانە بەڵام وەکو سیاسی پیاکی فاشل بوو وەکو پەروەردەی کۆمەڵایەتی پیاوێکی بێپەروەردە و بێ کۆمەڵایەتیش بووە چونکە ئەوەی کچەکانی کەی بینیت من ڕێزم بۆ هەڵۆی کوڕیان هەیە بەڕاستی ڕێزم بۆ هەڵۆ هەیە حرمەتم بۆیە زۆر جار کە برای مەحمەد ناشتێنم بە تەواوی بەخوا لەبەر خاتی هەڵۆیە باشە کە من لە ژێش مەقسەم لەگەڵ بەڵام ئەو کشانەی برای مەحمەد شەرمەزاریە بۆ مێژوی برای مەحمەد حقیقەت چووە کتێبێکی لەسەر ئەمە نووسیوە بەڵام باڵانسی ماساوەکەی بەشی نەکردووە چونکە ویستی بووی لای هێرۆ خۆی شیرینکە بەڵام هێرۆ تەنها توی سپاس دەکەم چونکە زانی بە کتێبەکەی هیچ نییە توی سپاس دەکەم دیارە ئیرۆ و میرۆشی نەیەوەتی یا دۆلار و مۆلار و ئەم بابەتە دواتر ئەم سەعلەبە خۆی ئەگەێنێتە لای مەلا بەختیار بە ناوی کاری ئەدەبی و ئەمانەوە لەوێ جێگەی خۆی کاتەوە ئەم مەلا بەختیارە ڕەخنەی چاودێ دامەزێ کە پاشکۆی ڕۆژنامەکە بۆ لەو کاتەیە لەوێ تۆزێ پارە پێیاکە دوایی هەڵەسیەچێ بۆ لای کارنۆشیوان پاشان ئەچێ بۆ لای شاسوار بۆ NRT تۆ سێری ئەم هەموو شوێنە بکەیت باشە بەنامەی تەلەڤیزیۆنی دانا بۆ ئەوەی بناسێ دەرکەوێ یان شاسوار خۆی یا ژنەکەی کاندید کە بەڵام نەیکرد لەوێ ژوازی هێنا ژنەکەی کردە کاندیدی هاوپەیمانیەکەی بەرهەمە سەرلووس باشە بەرهەم ساڵح قەت نەکەی ڕەفاقەتی تاقمی لووس و شێخ ڕزا لە خۆ قسەی نەکرد چوو ژنەکەی کردە کاندید لەوێشا سفری هێنا دەرنەچوو هەموو ئەمانەی تاقی کردوتەوە ئێستا خۆی گاندۆ بۆ لای قوباد و TV و پیجی BMC بۆ داناوە قوباد لێوە پارە پێیاکە نەسریە ستاف سیارە هەموو شتێکی بۆ دەستە بەسەر کردووە ئەم ڕێوی پارەیە باشە جا ئاگام لێتی زمانێکی لووسی هەیە باشە وەڵڵا خەڵگەڵێن مار بە قسەی لووس لە کوێن دەرەوە ئەم دۆلار لە بە قسەی لووس لە کوێن هێن دەرەوە ئاوە حیزب نەماوە سیفی بۆ پڕ نەکاتەوە من پێم وایە مستەقبەلی هەموو ئەمانە پارتی بوونە پارتی عەقبی عەقڵە بەڕاستی پارتی بە شەرەف من بەڕێوەبەری میدیای پارتی بوومایە خۆشەویستان سەرلەبەری ئەوانە مەکرد بە پارتی هەر بە پارە بڕواتانە بێ هەر مەکرد بە پارتی هەموو کرد بە کادری پارتی بەندانی پارتی هەموو بخۆت هەر بە باڕی بەلام سەفا مەسعود داخڵبن هەر بە تمەن بە پارە بە دۆلار کەچی لەم ڕۆژانە چۆ وتارێکی جاوە ئێستا بۆیە بیم کەوتۆ باسی ئەم ڕێوی پارە یاکەم وتارێکی نووسیوە خۆی کردو بە ئیسلامی عیاری 24 دە ئینجا وەرە شێخ نەهرۆ بمێنە خۆشەویستە خۆی کردو بە ئیسلامی عیاری 24 یەکێ لە شازادی ئەڵێ لەسەر داینی نوێشکە باش نییە لە کاتێکە داین پیسیوە خوا ئێشتا دەمەسی نەکردووە کورە عیبە کاکە ئێوە باسی ئیسلام مەکەن کاکە کورە عیبە درۆکردن کاکە تۆ ئەکرێت درۆ لەگەڵ ئینسان ناکەیت بەڵام وەڵا درۆ لەگەڵ خوا ناکرێت کاکە تۆ لەگەڵ ئارا مەحمەد درۆ بکەی برای شیرینم ئەکرێ من خەڵەتێنی وەڵا خوا بە کەسم ناخەڵەتێ ئەی هاوار بۆ خۆتان ئەحمەق کردووە کاکە بۆیە ئێستا هەرچی دزە هەرچی ڕێوی پارەیە هەرچی فاسدە هەرچی لەشک و لەشفرۆشە هەرچی پیاکوژە هەرچی خەڵکی نازان خەڵک ڕفێن و شەقۆشێنە هەمووی بە ناوی ئیسلامەوە قساکە ئەمیان کردو بە پیش ئێستا ئەم حەمەیە کە BMC بەڕێوەبە پیاوی عەتایە کە مدیری مەکتەبی قوبادە عەتای CDO باش دیێن زۆر شیکێشەیە لە مەسائل ئەخلاقیە بەس من یەک یاسام هەیە لە ژیانمە خۆم حەز ناکەم بچمە ناو مەسائلی ئەخلاقی کەسەوە بەڕاستی ئەگینا ناوی ژن ناوی کچ لەگەڵ کێ بووە لەگەڵ چۆنە ئێستا چیەکە هەمووی بەناوە لەلایە بەڕاست بەڵام خوابیان کە بە قوربانی ئەخلاقیەتی ئارا مەحمەد کە من
ناس من ناوجياني الشخص هو هموتان تبعتي من شارزان للأسف بافل وقباد والله أزان قباد بيوندي سياسي دقل شياحية هنا المندكش أناس باشا بافل شيء أكا هموين لله بلام أخلاقيتكم هي حسناكم برمناو جياني الشخصي خلقوا بيانين فيلم يروتي بافل وقباد ومسؤولش منابه قد بلايناكم وراسي شو أخلاقيتي مني أنا أخلاقم ريقا بوشتانا نادات باشنية إسا جنيه 2 مليون جون بيبدات 2 مليون بيحبتي بابنا معروك سكارم بكات صشتي لنام بي قد بينالم أقل بيدن نبي أو بلاوكم أو من حسب السوشيكم بوخون براسي قد ناتو أن أكاركم لقد قد شركة هسا كم أو النامردية باب أخوي جون بيبا مشكلة برام قد ناس من هوبك أما هندي كسن عشان شو كل قصة كبارتي يكتي كشي بلاي كانوا وباسي سيك جاب باسي سيك كتبوا بلاي توزح من النبي اوكي سياسة وزين تو بنا مالي بازان يا يكتي تبى ما يمكن أوانا بمناك لي براس أمانة بمناك يعني أخلاقية برجع بينها أجينا بروات عن البيت بافل توشي شللك قباد توشي شللك وها فنيتو يك والله أعم قلم فروش ونسروا أمانة هم ينواليكم توشي نخوشي نفسيانكم أما ندمش لله يعني خواوي كي سير شوار موبايل من بردسة يا عزيزان أمس شوار موبايل همشتي أمانة بس حسناك مكارب أقول نايبرت أخلاقية مويا شو كمان في مويا أجر في بوم تداخل الجياني الشخصي مسؤولية سياسي كمو بين دني بلاو كمو أوانا أوا في بم هي رفيقك إيش بلاو كمو سبين شو عبب أخلاق ما أوا باشنية يسابون منا تو رفيقي على محميد بتشوف فيديو يجنيك بياي بلاو كيتوا من اللي يدور لكم ويتر شو خطري براسي شو تو إنسان شيء خطري براسي أوانية بمن بليبريكا كارم أو من بوي أواكم أو أنا دخل دار إنه أما أو نا يتو خطري براسي بو على محمد يتم قد ناتو أنا بيا ملايتو دابنيشم قد ناتو أنا بيا ممالكت شو كجمان اللي يكم كان فيديو مش بلاو كيتو أجر هم بيا دس كيت يا رسم اللي بقي بلاو كيتو بوي دم بسيط يعني ناير بيا ممالكت برون بو حمامكت خمسهم على نوكو كامل دانا بي سبيل مش بلاو كاتو تو من فكرة الناقر مخوش يستا شو الزور هبو لسر أمانة بلان أو بس يقدرش كيش هبو أو مسليك شو نسر أو ينسر أو مطعمة أو نازن ناوكي شيء أو جماعتي كي شو نسر أو كوريان غير كاروان أو أنا مش نسر قصبوكم طبعا ما دام صرحيان كدو كيش كان حل كدو نسر يقصناكم كوتاي بيهرم أو أجناب برنامج دانابو أو أنا جبودو خاشكم براستي والله مليرو بيان ألم أو شأنه دوباره مكانه تعدال أبري خلق بكن باشنيها لبري بارتان بيه كمل الشيء ميكن براسي لسال أول نارو باسي ناكم لبري كصوحتان كدو كشكتان حل كدو هي دارم كدوباره نبيتوه من يتقسناكم خوش يساني على محمد شو قادان خوش به حرمتك يزورن بوتان هي دارم كبيع مكان بهموليتان قيش بيتو شوتان ماجا كمو خواتان لقل خوش يسين بهموليتان